آه کاکەجان داخڵمان بکەین کاکژیان سڵاوم کاتتان باش ئێستا پاپا فرانسیس گەیشتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ئەو دیمەنانی دەبینن ئەمە بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانن لە پێشوازی پاپا فرانسیس ئەگەر دیمەنەکانتان بۆ نیشاندن ئەوانەی لە ڕزی پێشەوە وەستاون ئەوانە جێگرانی سەرۆکی هەرێم جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و وەزیری ئەوقاف وەزیری گواستنەوە گەیاندن و پارێزگاری هەولێر لە دوای ئەویش پیاوانی ئاینی و نەتەوە جیاوازەکان و ئاینە جیاوازەکان وەستاون بۆ پێشوازیکردن لە پاپا فرانسیس دەمەوێت جگەلەوەی شتێشتر ئەمە بەژەمە شتێشتر بکەم بجوێری ئەزەندای بەرنامەی سەردانەکەی پاپای فاتیکان دوای لە فڕۆکەخانە لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێم کۆ دەبێتەوە بەم فڕۆکە تایبەتانە کە تایبەت کراون ئەوانە لە هەولێرەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە بەرەو پارێزگای مووسڵ بەڕێ دەکرێت و دەبێتەوە بۆ قەرەقوش دوای ئەوەی کە نوێژ دەخوێنێ و لەوێ و سەردانی هەندێک شوێنەکان دەکات شوێنە ئاینەکانی کریستیانەکان زارشتر لەگەڕێتەوە فڕۆکانە دادەبەزی و خاڵێک لە بەرنامەی سەردانەکەی پاپای فاتیکان زیاد کراوە ئەویش ئەوەیە تا دوێنێ شەو لە بەرنامەی کارەکە نەبوو وا بڕیارە سەردانی شارۆچکەی عەنکاو بکە ئەم شارۆچکەی تایبەت بەدان بەخ کریستیانەکان لەوێ قەرارە لەگەڵ قەشەکان نانێک بەیەکەوە بخوا دوات جار بەنێو شارۆچکا بگەڕن ئەوەی ئێستا دەیبینن ئێستا دەستگای میدیاییشی ناوەخۆیی و بیانی زۆر نزیکەی 100 دەستگای زۆر لێرە ئامادەن بۆ ڕووماڵکردنی ئەم سەردانی پاپای فاتیکان ئێستا هەندێک لە پیاوانی ئاینی کریستیانەکان لە چاوەڕوانی هاتنە خوارەوەی پاپای فاتیکاندان بۆ دەمێ ئاماژە بکەم ئەو فڕۆکەیە کە پاپا فرانسیس پێی هاتووەتە لێر هێڵی ئاسمانی عراقیە بە ئەوەوە هاتووە وەکەتەبە فڕۆکە تایبەتەکەی خۆی ئەو فڕۆکەی کە هی فاتیکان بوو بەو نەهاتووە ئەو دیمەنانی دەبینن ئەمە دیمەنی بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان و پیاوانی ئاینی و ئاینە جیاوازەکان لە پێشوازی پاپا فرانسیسدان ئێستا لە دەرگای دواوە تیمی پاسەوانی پاپا فرانسیس دابەزیون ئامادەکاری دەکەن بۆی نزیک ببنەوە لەو فڕۆکە هەلیکۆپتەرە تایبەتانی کە بەنیازن لێوە چێتە پارێزگای مووسڵ ئەوانی دەبن ئەوانە کاپنی فڕۆکەکانن ئێستا ئەوانیش نزیک دەبنەوە دەیانێت لەگەڵ تیمە تایبەتەکەی پاپا فرانسیس قسە بکەن بۆی پەیوەندی و هەماهەنگیان هەبێ لە چۆنێتی دەستی شاکردنی فڕۆکەکان و چۆنێتی گواستنەوەیان لە هەولێرە بۆ پارێزگای مووسڵ و لەوێ شۆ گەڕاندنەوە بۆ شاری هەولێر ئەوە ئەوەی دیبینن نێسیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بەرەو فڕۆکەکە ڕۆشت و نزیکەوە و لە دوای ئەویش مەسرۆر بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕێەوە دەکات ئێستا پاپای فرانسیس لە فڕۆکەکە هاتە دەرەوە ئەو دیمەرانی دەبینن پێشوازیکردنە لە
بابا فرانسيس والله ئێستا سیلڤان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و پاپا فرانسیس وستاون و لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە بەخێرهاتنی کرا. دەبێ ئاماژە بۆ بکەم کە ئەمە یەکەمین جار نیە سیلڤان بارزانی پاپای ڤاتیکان دەبینێت، پێشتریش جارێکتر سەردانی کردووە. ئێستا مەراسیمەکە دەستی پێکرد و ئێستا لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە مەسعود بارزانی بەخێرهاتنی پاپا فرانسیس کرا. ئەمە پیاوانی ئاینیە، ئاینیان جیاکانی هەرێمی کوردستان لە موسڵمان و کریستیان و کاکری و زەردەشتی و جوولەکە و پێشوازی لە پاپای ڤاتیکان دەکرێت و ئەمەش جگە لە پیاوانی ئاینی ئەوانەی دەبینن نمایشێکی پێکهاتەکانی پێکەوە ژیانە لە هەرێمی کوردستان. ئێستا لەلایەن بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان بەخێرهاتنی پاپا فرانسیس دەکرێت. ئەمە وەزیری گواستنەوە و گەیاندنە و ئەمە پارێزگاری هەولێرە. ئەمە سەرۆکی هێشتی زانایانی ئاینی ئیسلامیە بەخێرهاتنی پاپا فرانسیس دەکات.
زیاد کراوە ئەو خاڵی لە بەرنامەی کاری پاپا فرانسیس زیاد کراوە بۆ هەرێمی کوردستان ئەمێ ئاماژە بۆ بکەم ئەویش سەردانیکردنی شارۆچکەی ئەنکاوەیە کە ئەمە خەڵکەکەی تەواوی خەڵکەکەی هەر لە سەرەتای دروستبوونی ئەم شارۆچکەیە کریستیان تا ئێستا یەک لای لەبۆتەوە دوای کۆبنەوەی لە بەشی VIP فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێم دوای سەردانی شارۆچکەی ئەنکاوە دەکات یاخود دوای ئەوەی کە دەچێتە پارێزگای مووسڵ و قەڕەقوش و گەڕانەوە هەندێک باز لەوە دەکەن نانی بەیانی لەگەڵ پیاوەنی ئەینی کریستیانەکان دەخوات و دایانبینێ و بەنێو شارۆچکە دەگەڕێت ئینجا دەچێتە پارێزگای مووسڵ و قەڕەقوش و هەندێک کەن نەخێر دوای سەردانەکەی پارێزگای مووسڵ کە گەڕایەوە ئینجا بۆ نیوەڕۆکە پیاوەنی ئاینی دەبینێ و دەچێتە شارۆچکەکە ئێستاما نوێنەری زەردەشتیەکانی ئاینی زەردەشتی پادای فرانسیس لەگەڵ ئەو قسە دەکا ئەمەش نوێنەری جوولەکانە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هورا محمد أخلد مو كاك جار جار اشترم كاتتان باش دمي ئاماژە کارنامەی سەردانەکەی پاپا فرانسیس کەم بۆ هەرێمی کوردستان ئێستا بەپێی ئەو خشتەیەدان درابوو
لە کاتی خۆی داگەیشتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و لەلایەن سەرۆشی هەرێم و سەرۆشی حکوومەت و بەشێک لە وەزیرەکانی حکوومەتی هەرێمی پارێزگاری هەولێر و پیاوانی ئاینی و پێکهاتە ئاینیەکان پێشوازیان لێکرا. دوای ئەوەش کاتژمێر باڵێن 8:30 خولەک واتە ئێستا پاپا لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان و هەزە سیاسەکان کۆ دەبێتەوە. دوای ئەویش بەم لە کاتژمێردا بەم هەلیکۆپتەرانێکی بۆی ئامادەکراوە گەشت دەکات بەرەو مووسڵ. دوای 35 خولەک دەگاتە ئەو شوێنەی کە بۆی دیاری کراوە هەلیکۆپتەرەکانی دەنیشێتەوە و لەوێەوە دەچێتە ئەو شوێنەی کە لە پارێزگای مووسڵ بۆی دیاری کراوە مێژ بۆ قوربانەی مووسڵ دەخوێنێت. اینجا لە کاتژمێر 10:55 خولەک جارێکی دیکە پاپا فڕانسیس مووسڵ بەجێ دێڵێت بەرەو قەرەقوش هەر بەم هەلیکۆپتەرانێکە بۆی دابین کراوە و لەوێشەوە سەردانی هەندێک شوێن دەکاتن. لە کاتژمێر 12:15 خولەک بەڕێ دەکەوێت بۆ شاری هەولێر و لە کاتژمێر 4 لە نێو یاریگای نێودەوڵەتی هەولێر ئەلەوێەوە کە چەند ڕۆژەکە ئامادەکاری بۆ دەکرێت نوێژ دەخوێنن و لە کاتژمێر 6:10 خولەکی ئێوارە لێرەوە بە فڕۆکەیە کە هێڵی ئاسۆنی عێراقیە کە ئێستا پێهات دەگەڕێتەوە شاری بەغداد. ئەوەی من دەمێ ئاماژێک بکەم ئەم فڕۆکانی کە جگەرەوەی هەندی چەند خۆی مەدەنیە بەڵام فڕۆکانتر هەر هەمووی سەربازین بۆی ئامادەکراوە و دەنجی فڕۆکەی سەربازیش دەبیسترێت بەسەر شاری هەولێر واتا جگە لەوانە کە بەم زۆرە فڕۆکانە گەشتەکانی لە نێوان هەولێر و پارێزگای مووسڵ پێی دەکرێت. جارێکی دیکە لە سەروی ئەوانش بە فڕۆکەی تایبەتی فڕۆکەی زەنجین چاودێری پرۆسەکە دەکرێت لەلایەن هێزەکانی هاوپەیمانانەوە. هەرچی ئەو فڕۆکانی ئەو هەلیکۆپتەرانی ئێمە دەبینین عێراقین بەڵام دیارە ئەمنیەتێکی باشتری بۆ دابین کراوە و ئەوی کە زۆر گرنگە حەسەن باسیشم کردووە ئەوەیە کە زیادکردنی ئەو خاڵات لە بەرنامەی سەردانەکانی پاپا فڕانسیس ئەویش ئەوەیە کە دەچێتە شارۆچکەی عەنکاوە. شارۆچکەی عەنکاوە هەم بۆ کریستیانەکان هەم بۆ هەرێمی کوردستان و ئەمە قسەی ئانۆ زەڤەر وەزیری گواستنەوە و گەیاندنە کە خۆی کریستیانە دەڵێ شارۆچکەی عەنکاوە گەورەترین شوێنی کریستیانەکانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە لە کۆنەوە مێژووشی زۆر کۆنی هەیە کە ئەم کریستیانەکان هەرێن و هەر لەدایەوانەوە بەڵێن دروست بۆ ئاوادانکراوەتەوە و پێیان وایە ئەمچوونی پاپا فرانسیس بۆ ئەم شارۆچکەیە گرنگیی تایبەتی خۆی هەیە و دەمێ باز دەو بکەم کە هەندێک سەرچاوە هەواڵەکان باز دەو دەکەن هاتنی پاپا فرانسیس لە کاتێکدا بوو کە باز لە پێکەوە ژیان و کۆکردنەوە و لێک نزیکردنی هەموو هێز و لیانە سیاسەکانی عێراقی و هەرێمی کوردستان بوو بەڵام ئێستا لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بەشێک لە باز دەکرێت بەشێک لە سەرکردە سیاسیەکانی حزب لیانە سیاسیەکان نەهاتوونە بەشداری ڕێوەڕسمەکەیان نەکردووە تا ئێستا هەوکارەکەی نزاندراوە هەندێک ئێمە دەبینینەوە لەگەڵ بەرنامەی کاری سەردانەکانی پاپا فرانسیس بەرنامە زانیاریەکانتان پێدەن بەڵام لە چوارچێوەی ئەو ڕێنمایانەی بە ئێمە دراوە ناتوانین ئێمە گەشت لەگەڵ پاپا بکەین
محمد روان قدار التعديل القراءة يا بس يعني ما يرجع كذا ايه هو زي ما شلنا ايه مشلنا سكن المريا ايه باش تجوني لا مودي مو الى
Kazuan. Ha. Hey, hey. Boche, boche. काय बनवलं जोर झाले ना आता اسمه اسم جاني بس مو عشان بيد ما شامله ديه قام لي بتاكد انه Udam. Spostari nama. Hadi. Uda spostari. Kemre bile uda. Uda itu Dan Abdullah. Oh. Can. والله لزوا كل يكون مريني ما وش لازم نجيب هذا مسجاني مستشفى هردي إن شاء الله هذا أنا مقطع كم ببرن ها شو كذا زانا من هذا طيبين لا يا ريس هذا